ئەو کاتتان باش هاوڕێیان چۆن دنیایەک ڕێز و خۆشەویستی بەخێر بێن هاوڕێیان ئەو شەشەندە قسە و باز دەکەین بەت کەمەکەندە هاوڕێ شت کۆبتەوە هەندێ زانیاری نەبیستراوی ناو کۆمپانیای تاڵەوانی و بارزانی هەندێ زانیاری نەبیسترا و وەزای دەن ڕەش سیاسی بەرەم خراپە و تەندروستی کەریم سنجاری فاشست والله ئێمە غەدر دەکەین یعنی وشەی فاشست بە مەخلوقانە بەخێر بێ ناوڕێیان چۆنن دنیایە کاک سەروەر محەممەد تاڕێیان بورە من کەم سەیری کۆمێن دەکەم دنیایەک ڕێز و خۆشەویستی بۆ هەمووتان بۆ هاوڕێیان هەتاوە دەبێت دوسێ دەقەوە دوو سەری لەسەر ئەوە یعنی ئەزانتی هاوڕێیان ئێمە کۆمەڵێک پرەنسیپی خۆمان گەلەشی مەزلومین ئازا قوربانی دەرین بنداگیرکاری یعنی من هەندێک کەس دەبینم شەڕیەت بۆ شەڕی ئوکرانیا دەدا بەڕاستی هەست پێ دەکەی ئەوە چییە پۆتین ناتۆ هاتە سەر سنووری لە بە هەندێ نابێت یعنی حەقەچڕەوەی خۆیتی ترگەری ئوکرانیا تەفرەت و نابکاتەوە هەمان ئەو پاساوانەی ئەردۆغانی و ئەوانە بەڵام لەسەریەوە بکاتەوە خۆ زۆر 2008 هجومی سەری کرد و دوو مەنتیقەی لێدا بڕی هیچی ڕەبت باوە نەبوو خۆ جەزیرەی قڕمی لێداگیر کرد وەڵا ڕووسی قسە دەکەن بەس خاکەکەی ئۆکرانیا گرتی ئێستاش دەرێت تەسلیم بە ئەگەر نادوو مەنتیقەیە بەرحاڵ قەزم لەوەیە هاوڕێیان ئێمەمانان خەڵکی ئازادی خوازین دەبێت دژ بە داگیرکاری بین و ئەو دەوڵەتانە هەموو کە ئەوە دەبن ینی لە نزیک ناتۆی دەبن لە ترسی رووسایە پۆتین کابراایکی مخابراتی فاشی ئەوە رووسیای تەفرەت و ناکرد یۆکرۆتەیانی پێی بڵێ ئەوە داگیرکاریە 15 ساڵی دەخەمە زیندان 16,000 کەسی لەو 12 ڕۆژە خستە زیندان ئۆپۆزیسیۆنی نییە ژەهریان داتێ بەجددی ژەهری دایتە گەورەترین ئۆپۆزیسیۆن خوا لە سزنیشی پەستایە و 2 ساڵنیوە هیچ نییە ئەزبی شوێکی گەورە و گرانی کردە کارتۆنی ئەینە ئەزبی شوێگەی خۆمانە هیچ سوقڵی ئەویان نییە یعنی دنیای هەژاندیە گرانی ئەو دەبینی لە هەموو دنیا بڵاویتەوە بێ استقرارێکی کاکەم دیفاعی لێگەدرە حەقەکی ڕاوای خۆیت باشە بەجددیمێنی ئەو سویدە کورە و سویدەیمە دوو جەنگ خۆمان خۆی لێ پاراز بوو ئەمە شستاندامەکی ئەو خێزانە گەورەی سویدین کەچی ئێستا بەکەیف خۆی جرت و فرتەکە ئەو 2 ساڵە نەک کورە چەند ساڵەگە غەواسەی دێت تیارەی ئەوە دەکە هەم نەتی سوید نازانی باشە ئەو سبێ بتە ئەندامی ناتۆ لۆگلەی لێ دەکەن فەقیرەی ئاوڕێیان بەخێر بێن بەرحاڵ ئینسان کە چای بە ئوکرانیانە دەکەوی بەڕاستی من کە دەبینم شەرعیەت بەو داگیرکاریە دەدرێت زۆر درۆزنی و دووڕووی ئەوە بە دیار دەکەوی پۆتین کابراایەکە هەمان ڕۆڵی هیتلەر دەبینی هیتلەر ئەوە دەستی بە زەنجیانی کرد هەندێکی لەو لای گرت لە جۆرجا پۆتین کاکە هیچ ناتۆ نەبوو جۆرجیان دەگرت چی چانی تەفرەت و ناکرد تا ئەزبەکی ئەوەی کرد دوای ئەوە هاتە سەر ئەوەی جەزیرەی قڕم ئێستا دەرێت دوو کۆماریکیە دەبێت ترافیان پێ ئەگەنە ینی سیفەتی داگیرکاری ئەو ڕخەبەرم خیندەوە سیمیش بێت تایوانی خۆمەتەوە پس دەبیت ئەوم بیت ئەو مۆدیرەیان دەست پێ کرد و ئەخیری خێر بیت هاوڕێیان بەخێر بێن لەسەر ئەو هاوڕێیان من یەکش لەسەر ئەوی ماری کوشتنی ژن دەڵێن یعنی تەسەوەر کە ئەوڕۆ بیرم کردەوە لە وڵاتی ئەسکەندەناڤیا سەرۆگۆزیرانی سوید نەرویجی قۆناغەکەی کە ئەی وەزبەکەی کە 8 مانگ لەمەوبەر دانیمارک فینلاند ئیسلاند ژنە دەگەی لێرە سەرۆکی سێپۆمان دەستگای هەواڵگریمان ژنە وەزیری خارجیەمان ژنە لە ئەمریکایەکی گەورە و گران کە دنیای بەڕێوە دەبا بسێک جێگری بایدنی سەرۆکی کۆنگریسیان سەرۆکی نوێنەریان لە UN میشیل ئۆباما مەسەلەن هیلاری کلینتۆن مێرکل سەرۆکی نیوزیلەند کوردەیان ژن سەرپەرشتی دنیا دەکەن دنیا دەکەن بیگرە بیکوژە چی وەڵا خۆی لێ خشان لەگە کوڕەشی دەدەقە خۆیان لێکتری خشانیان چاوساوانەیەکیان کرد نازانم ئەو مۆدیلە مایە ئەو مۆدیلە گەنجیمە ئەومان دەکرد ئیشارەتمان دەدا کچان ئەو مۆدیلە مایان ئەوە بووە ینی چاوانەیە جێکرد کورتە نامەچیان لێگیرە کاچ کورەم دەزانم قۆناغە کاتی دەبێتن و
هەتا ئەو ئاڵوگۆڕە دەبێتن شەڕەفکەی 2 سانتیمەترە شەڕەفکەی ئەو دەدەقە خۆلێ خشانە شەڕەف ئەوەیە ئاوە دوو بنەماڵی چەتە و دز هاتیە لە داجیکەر خراپتر لە داجیکەر خراپتر ملک و ماڵ خاک زەوی یان ئێستا من مەسەڵەن خەڵکی دیبەگەمە خورمەڵەمە کاکە هەموو مانجە 300 لە بۆ 400 ملیۆن دۆلاری ئەو ماڵی بارزانیە دەبا ئەوە بێ شەڕەفیە لە بۆ من قبول بکەم ئەوە بێ شەڕەفیە قبول بکەم و لە بۆ خەڵکی منتیقەی ئێمە هەمومان پەراگەندە بوون خەڵکی ئەو منتیقەی هەموو جوتیار و هەژار و نگبەتن 3 جیری قوربانی تەعریب و تەبعیس و سیستەمە ئەوەکانن 350,000 دیناریان بەبەر ناکەوی کەس بەڕوا بکەن هەرتی بەعسی بۆ ئێستاکان هەمویان بووینە پارتی مەسئول ناوچەی دیبەگەی کاکە عەدەد بیکەیسی مەفرەزە خاستە بووە مەسئول ناوچەی ئەو هەموو کوڕە هەژار و جوانەی دیبەگەی بە کوشتن ترا ئێستا گۆ دێنێ بە منیاگە مەسئول ناوچە وەڵڵی عەدەد بیکەیسی فارسکەریە دەوەرە ئەوە مەبە ناوتەکەش لێ دەبە ئەوە بێ شەڕەفیە کاتێک داهاتی وڵاتەکە لێ دەبردرێ هاوڕێیان شەڕەف 2 سانتیمەتر نییە شەڕەف ئەو ملک و ماڵەیە ئەو ئیهانەیە ئەو هەموو 2 سیستەمەیە ئەو هەموو چیرۆکە مەساتیەیە کە ڕۆژانە تووشمان دەبێتن بەرحاڵەوە میلەتان وەڵڵی بەجددی ئەو لەو ڕۆژانە یەک ژن سویدی هات هەندە شمەشی لە بۆ ماڵی مەهینە بە شەرەفم یەک لۆری داژۆش ڕەنگە 20 مەتر زیاتر بوو دێم دەگەی لە کونەش سوڕاوە هەر شەرمم نەخۆ کرد بڕۆ سایق تەیاران دەکنەمەش بیگرە بیکوژە لە ژۆرەی پەستە بەرحاڵ هاوڕێیان بەخێر بێن هاوڕێیان یەک نوێترین خەبەر ئەوەیە مەسرور بارزانی بە شەخصی خۆی نووسینگەی مەسروری تا نووسینگەی مەسرور چیە مەسرورە نووسینگەی مەسعودی چییە مەسعودە یعنی هاوڕێ کەم کەس بڕوا دەکە کە مەسعود بارزانی بە خۆی سەرپەرشتی هەموو سوسیال میدیای پارتی دەکرد کەمتان بڕوا دەکەن ئەو هەموو زبرخانەی پارتی هەیە بڕۆم بپرسن یەک لەو بەڵگانەم چەند جاری کەژوتم ئەوە ڕۆژنامە نووس برایم عەباس وتی کاکە وەڵام تعلیماتمان خۆ لێ دوانی هەیە بڕۆویش وتی تعلیمات لەوێ دەژێ مەسعود بارزانی سەرۆکی هەموو سوسیال میدیای پارتی بوو ئەو زبرخانە هەبوو ئەی بەو هەموو ژنیان دەکرد بە ئێمەمانان هەموو دەمی ئەمە ئیطلاعاتین ئەمە دزین ئەمە ئەوەمان هەیە ئەو مەجموعە ئەوانە ئەوامر ڕئیسی لە مەسعودی داهات راپۆرتی لۆ دەڕۆی مەسعودیش دەگۆ لێیدەن خۆ مەسعود متابعەیە هەموو شتێک ناکە بەسە راپۆرتی نووسینگەی مەسعود بارزانی نامەی ناردیە لە بۆ کوردستان 24 احتیمام زۆر بەنێ چیرمەدەن لەو مؤتەمەرەی بەشداری کرد یا شتی شکریان لە بۆ کردی هەر شتی شکریان لە بۆ کردی هاوڕێیان یەک دوو شتی ئەوە بڵێم بشبورن بایبەکم تەزیر کیلۆ برادرەکم ئەساس ئەو بکە دوای ئەو گوت وەڵە ناتامە زۆرە ئی دووەم لە 3 یەکتریش بەهەرحاڵ یەک دوو شتی سەریع بڵێم بەلەوەی بچمە سەر ئەوەی دیارە ئەو تاڵانی و ئەو نۆدانی مەعاش و ئەوە خەڵک زۆر قسەی لەسەر کرد پێویست ناکە ئێمەش بێین دووبارەی بکەینەوە ئەو دەسەڵاتەی هەیە بڕوا بکەن هاوڕێیان لە داگیرکەر خەتەرترە کورە داگیرکەری چێ یعنی ئەمە دوێنێ شتێک کوڕێک گەنجە هەندە جار خەڵکی سادە تەحلیلی زۆر جوان دەکا لەسەر ئەو دیدارەی لەگەر ئەو کوڕی پارتی ڕێبینەی کە باز ئازادی وتی یعنی مەسەڵەن ئەمە جوابماندا 193 دەوڵەت هەیە بەڵام 89 دەوڵەت هەموو خەڵک لێ خردەتەوە لۆ لەبەر ئەوەی دیموکراسیەت لێرە هەیە خەڵک بۆیە دێتە ئێرە یعنی بەس ئەوەی کرد وتی وەرە هەموو داگیرکەرە گەورەکانی کۆن لە 20ەکان بەریتانیا ئیتالیا فەڕەنسا ژێردەستی ئەو وڵاتانە هەموویان ڕاکەڕاک دەکەن بگەنەوە بندەستی وانیا یعنی ئیتالیەکان ئێستاکە لیبیەکان هەموو دەچنەوە بندەستی ئیتالیا خۆخوان فەڕەنسیەکان سووریا و ئەو وڵاتانە خۆخوانە سووریا و مەغریب و دەزایر هەموو پریوێندەرە یعنی خۆر ئەمە نین خەڵک کە داوای سەدامی دەکا وەرە سیرکە مەسەڵەن بەریتانیا ئەو هەموو کورد و عەرەبە خۆخوایەتی بەس ئیقامەتی پێ وەربگیری ئەو بەریتانیا مستەعمەرە یعنی بەجددی یعنی خۆ دەوڵەتە عەرەبی و ئەفریقی ئەوەکانیش هەمووی هجومی سەر ئەو وڵاتانە دەکاتن هەمان معاناتە بەڵام پارتی وچێتی بۆ داگیرکردنینە داگیرکردیە یەک لە پێناسەکانی هاوڕێیان داگیرکەر ئەوێ بێ بە زۆرم لێ
قوتي يعني داهاتي وڵاتەکەت ببە و مثلا ئەوەی خۆی لەسەر زاڵ بکە لۆ خۆی ببە باشە بەجددی ینی پارتیوێشێتی لۆ داگیرکردنە هەرچی داهاتی بنسەویە سەرزەویە هەموو شتێک دەبەن لۆ خۆیان لۆ مەزموعەکە هیچ لە بۆ خەڵکەکەی نییە دا هەموو داگیرکەرەکان لە قۆناغی کۆندا هاورە لە قۆناغی کۆندا يعني بريطانيا مستعمرة لا حكومتي ملكية بقرا هيتيان بقت أو بنمالانة طالاني داجي كري دو بنمالي تشتو مافيا داهات خدش كردستانيان ندزيو خدشان برسينك دي لو داجي كرنينا تيا بزد كرديان نبرا بزد كرديان نبرا يعني نا دولة قانون نا دولة مؤسسات كومالك تشتن بربونة أودن كومالك أزوم راهقشان بيركانيا مردن وغنزقانيا بيراقشتي أصد دولة لحوليرة تشيع كاكا آريان وإدريس بارزانيا برواب كان آريان وإدي فاضل ميناني جنيا ونقبتا أو فاضل أسد بتلفون آرياني بكا بنمونا كل الروي يعني قصد مصري أوانا أذا هاوريان من يك كشبلن بل بس مصر أوي أربع زانياري تام بلا بيرم نسي ما بير بوينا وبرو وش ما نسي كريم سنزاري سرباري السرطاني تي أو رزلتي دماغش ليداتي أو برادرك استخبرك يدا بيموت كاكا أو صاغة يكشي بريم أما هذا زاني أو دمري يكشي صاغ ما بير صاغ ما بير توشي زلطة ببيت زلطي دماغش تجبو زلطي دماغش كريم سنزاري تجبو هاوريان يكشتي كشتا ميرا سمالي نامك بو مسرور بارزانيا بريتساتو اويتي جيلي رادا قلن بجدي بيتاب تاكديا لما عملتان لقرمان لسوسيال ميديا يعني همومان هيتمان دو سي بيجمان قباد بو بردوام ليمان ددن او مان دكن براس هيس كتحمل مانما يعني انقوة دكن امش دس ربو قناغد كده بني قناغد تمشاتام كي يعني ميجوي تو يك من برتيه ولا او دو حزب دو امبراطوريتي هرقوران دو امبراطوريات $100 مليار يعني هي كاسينيا لما السوشيال ميديا الروح يعني سوا باوي هكذا كان اوي دادا خان بقولن دادا خان اوي قبات دا كان شكايات دا كان كومالك كاس دينين لوناو السوشيال ميديا بقولن شي بس براسي بأو بنا هيس كأمش هنقايد كداوي يشك لو أنا من أود مي بعض بالرواب كان لما كي أنا دي خرابت الملفي جنان و ناو خزانتان أودا كان هيس بينا كريهاتات دك هو مسرسكيت كنت هاوري عمل تصاق بوين شتي جينوسايد مان تدرا لا أبدا شو بعد يشمكر همشتي ما في مروف ده هذا مثلا يعني توتسبي شكي خلق تشتد ذاتي ملف ذاتي دي مصري مسرور بارزاني زور او ناكري كاك اما بيزك 2 سال خريج دبي يك دنيا دوكومنت ميجو غري كرد ميجو جنس زره بولاي كابراچي مرادي دني كوملك تيرورستي خوي دني ام ريبورت كاو لما قطعت دكا براسي مسرور بارزاني دينا زور مسألة كا خود بزره يعني يشكل أنا أو براشكاي بيطلم القيداتو أو بيزاني كمان هيز منالي كاك ورا من مناني الشريف أنا ما لاقبك بلام بيز مالي دا بخري براسي دي مسر أو شتاني كلبواري روجنا ما قال يكلا أنا أو أفرتي كا CIA كا قوتي بلقرب خوي وبابي بيكوا سكسم كرديا لا هولندا ولا غوفارا سكسكش ولا أوكرايتو همو لو خلق بعض ذاك تعبروتشونا يا تعبروتشونا يعني تعبوا بين همو جاربين هرتي أو بكيف خوتان أزيت ما بدن تعدوا بر ما أزيت ولا إما فزاعة قيزوانا كانتان بلاونا كين والله يدين السر همو مسألة شيء لقرتان أجر واز ما لينين ليه ما أجرن بيزة شيء كمان هيدا 12,000 كسيدية الرأي خمان معاناة خمان أو ملتي طالان ده كان كتناج بيقصب كي إكاكا بتزديمة يعني أما خلتش يوم انتقانينا أما خلتش ناو أو ناوسينا خير وبركاتي ولا تقدبا ناس بيقصب كي قصش كي أقداس ندقري لأوروباش هاي أودك بيقمان والله داس لبوزور ما لفيدا منكم أو أنسان كان مش تنتر يعني خو أدي خو تمشاد ناكين أتاثر ده بيخلق
تاکتیکی بگۆڕی ئەوان توندەکەن ئەمەش دەبی توندکەین ئەوان هێدی بن دەبی خەڵکیش ئەوە گۆڕانکاری بکە یان هاوڕێیان باو نمونێش باس بکەم خواستەوە بە بیرماتەوە زۆر کۆمیدیە مەلا مستەفا برازایەکیە بوونا عەبدولسەلام بووە بزان بابی ئەو عەبدولموهەیمەن و ئەوانە تاعان مەلا مستەفا چار برایە بۆ بازم برای گچکەیە بەس دایم سەعالەگات چار برای نەگونجە بۆ زانیاریتان هەر بۆ زانیاریشتان شێخ ئەحمەد بارزانی گەورەترین ئەویانە بەڵام کەس لەبووی نییە تا ئێستاش بیستە سەقابرەکەی خەزووری مەسعودیە مارەوەدان خەزووری مەسعودیە قەبرەکەی هیچ ئەوە نییە و ئەو شێخەکی زۆر دیار بووە لە منتیقەی بارزان بەرحاڵ ئەو برازای بووە لە رووسیا لەگەری بووە پێکەوە بوونا بەڵام مستەفا گوتی ژنی رووسی بینی گەوادە و نازانم دەستی بۆ حرامە و لەبەر ئەوەی ئەوە دەبی وایە وایە وەڵام ئەو عەبدولسەلامەش زۆر لێی تووڕە دەبی ژنەکی رووسی نایە ڕۆژێک مەدیسێک دەبیت ڕاست کچە بۆ زای مەسعود بارزان خوشکەچی هەیە خوشکەچی رووسی هەیە بەس ئەوانە پێیان عەیبە وەڵا ڕاست کچەکەی دێنی دەرێ مەلا مستەفا عەیبە ئەوی ژنی رووسی بینی دەرێ ئێدەرێ ئەو کچە دیگە چییە مادام ئەو جوانانە دەدەی ئەو کچە چییە یعنی دێنە سەر دەیان لەو مەلەفانە هەڵدەدەینەوە بەروا بکەن یعنی ئەوە مەشهورە هەموو ئەو کوردانەی لەگە مەلا مستەفا بوونە دەزانن دا ئەوە برازاکەیان و چاردەوروبەرەکەی هەندێکیان لە رووسیا هەوڵی تیرۆریاندا بوو لە رووسیا ساوت دەخۆم هاوڕێیان وەزعی بەرهەموو یەکێتی ئەوە کە بۆ هۆکاری دروستبوونی ئەو لایڤەی من ئێستا ئالوگۆڕەشی نوێ پەیدا بووە ئالوگۆڕەشی نوێ پەیدا بووە کۆمەڵە قوتبی نوێ شێخ جەعفەر دەستگای زانیاری بەرهەم ساڵە تێم دەگەی ئەوانە کوتلەن گروپەکرد پێشتر هەموو دەعمی پاڤێلیان کرد خەتەکە ئێستا کەشف بووە هاوڕێیان پاڤێل کە ئێستا کە حکوومەت دەناسی یعنی بەڕاستی ئەوە یەکێتی دەکات لە سلێمانی قیمەی بێئەخلاقیە معاش ناداتە ئەو خەڵکەی ئیکاک وڵی ئەوە ڕەپت بە پارتین یعنی هەندە شتەیە بە ویجدان بڵێن داهاتی سلێمانی نادا ئەو ڕۆژە ئەو بەور کە دەڵێن پارێ لە هەولێرش چووە وە دەرێن مەسەنشێتی نەفی نەکرد کەچی ئەو پارەش ناداتە مەعاش چیە وەڵی چێ ململانی مەسروری پێدەکە بەڵام لەسەر حسابی خەڵک لەسەر چش خەتەرترین چەکی پارە مەعاش ناداتە خەڵک برسیەکە لەو گرانیە لەو ڕۆژە خراپەی ئەو هەموو داهاتەی بە کەیف خۆی دەدزن مەعاشیان ناداتی بەڕاستی یعنی پاڤێل و قوبات ئەوە قیمەی بێئەخلاقیە ئێستا ماڵی تاالەبانی بارزانیش دەدزن بەس مەعاشەکەی جادزار دەدەن بەس ئەنگۆ تانیاتێکا کە تو بڕۆ منمانە لەگە مەسروری لەسەر دەیان شتی کە بکە لۆدەی لەسەر مەعاشی خەڵک دەکەی ئەوجە قوتبەکە چی هاوڕێنە سا کەشف بووە وەختی خۆی بەرهەم ساڵە شێخ جەعفەر تێم دەگەی ئەژی لەگەر پاڤێلەوانە گروپەک بوونە پێکەوە زەدی لاهور ئێستا هەموو تێکگیری بەربوونە ئەوە دیتان ئەژی هەراتیە لە هوتێل ڕوتانەیە بۆ زانیاری لە هوتێل ڕوتانەی هەولێرە لەوەش خەتەرتر تەنسیقی هەیە لەگە پاراستنومیت تەنسیق کورە ئاخر سەرۆشی دەستگای زانیاری ئەهاها ئەوەندە کورە ئەوها هەولێری گوتنی ئاوایە بکەیت ئەو هەموو نهێنێ یەکێتی لایە ماوەیەکی زۆرە لەگەر مەسرور بارزانی تەنسیقی هەیە ئەژی ئەمێ لەگە میتشتەوە هیچ تاعان ئەو چێ دەڵاڵی گەورەی ماڵی بارزانیە ئەو ساقیتەکی سیاسی سلێمانی ڕێباز حەملان دەڵاڵی کردبوو لەو دەڵاڵیەی چێ دەگری شێخ فاخری قەیوان سەرۆکی ڕێکخراو ئەو بەرپرسی ئەوەی ڕێکخراوی ئەو قەیوانە چییە تاعان ئەو شێخ فاخرە لە بندستی ئەوە فاروقی مەلا مستەفای گەورە بووە و پێڕاگەی بەڵام چێ پێڕاگەیان شاناز و مێردەکەی لەتیف ئێستا دێمە سەر لەتیفیش کە ئەوەی هەستایە هەمە ئەوەی هەستایە ئەو قەیوانیان لەوەی جدا کردەوە هاوڕیان بەس یەک سەرنج بۆی پچڕ نەبن فاروقی مەلا مستەفا لەو ماوانە لە کەناڵی تەلەڤیزیۆنی سویدی SVT1 لە بەرنامەیەک بەسگەر کە شەریکەی ریکسۆن کە لە ڕێگای فاروقی مەلا مستەفا کە یەکێک لە دەڵاڵەکانیانە تەنسیقیان لەگە داعش بووە کو ئەوە مەسەلە تەکنیکیەکانیان لەو منتیقەیە کرا ئێمەوە هەوڵ دەدەین لەگە کەناڵی SVT سویدی
کاگە زانیاری چکەوان دوسێ شتی کورتیان مثل ئاسیا سێل و فاروق مەلا مستەفا وانە باس کرد ئەگەر زانیاری مام داتێەوە ئەدوی لەگەر ئەوە دنیایەک شتی بکەی فاروقی مەلا مستەفای باس بکەم چکە هاوڕێیان بزان ئەو حکوومەتی هەیە قەپاغەکە ئەوی لە پشتەوە بەڕێوەی دەبا کۆمپانیای کارە ئینێچیری کۆمپانیای ستێر گروپی مەسروریا کە کولفی کولن کۆمپانیای قەیوانە ئاسیا سێلا ئەوی کەشە نازانم ئەوکێ تەبعەن ئەوانەش شوێنە لە پشتینە هەمووی ئەرە و بەرپرسانەیە بەس ئەوانە حکمی وڵات دەکەن ئەوانە لە پشتەوە تاڵە خوێن مژە گەورەکان ئەوانن هەموو مەشاریعەکان دزیەکان دەیکەنە قانونی پرۆژەکان وەردەگرن دزی دەکەن بۆیە دەستەی دووەم لە دزە گەورەکان فاروقی مەلا مستەفایە فاخیرە مەسەلەن نێچیر و مەسرور ئەوان بەخۆیان دێن هاوریان ڕەنگی کەمتان بزانن کە ئاسیا سێر سەتا پازدەی بە هەمووی ئەوەیە کۆمپانیەکانی فاروقی مەلا مستەفای فاروقیە 185 هەل لە سەردەمی دەڵال تاڵەبانی ڕەنگی کەمتان بزانن کۆڕەک تلیکۆم بەشش کەمی سیروانی ئەم حسەکەی نازانم سەتا چەندە مەسعود بارزانیە ڕەنگی کەمتان بزانن ئەوە قەیوان دەو سەتا چلونەوەی ئێستا مایە بەشی هەرە گەورەی ئیبەرهەم ساڵە ئیملپانە یعنی ئەوانە بەڕێدن بەرحاڵ بینەوە سەر شتە پشت پەردەکەی وەکو گوتمان ئەژی ئەمین خۆی ئەوەل جار فەل ئەو کە ڕێباز حەملانی ملپان کە گەورەترین دەڵاڵی پارتیە ئێستاکە لە خەتی سلێمانی هەوڵی ئەوە دەکا ئەو قەیوان سەرۆکی قەیوان شێخ فاخری هەم شێخشن ئەی هاوار کە دەوڵەتە چی گەورەی هەیە دەرێن لە سلێمانی ئیقناع کرد ئەوی شەسەد چێ ئەژیلۆ ئیقناع کرد لۆ مەسرور بارزانی بۆ زانیاریتە دەڵاڵەکە هەر ئەوە بۆیە ئێستا کێشەکان ئەو بە لەو ماوانە پاڤێل شێخ فاخری بان کردیان دەکدرێن تێر و پڕیێدا من نازانم بەس ئەزانم پێگوتیە سەتان و هەتم دەدەیان بکەمە ئاوفرۆژە سلێمانی سەتان و یان بکەمە ئاوفرۆش 150 دایکی وازان قبوڵی نییە داوای زیاتر دەکات کێشەکان لێرەدا دەستی پێکردیە و مەسرور بارزانی دەمی دەکاتن 200 مەکتەبی لە هەولێرە دهۆک پێداوە ئەو خەوەی سلێمانی پێداکەوە دەبینین وا تێک چوو ئەو ڕۆڕای گەیان دەرە ئیش ناکەم ئەوش چێ زەرەکە میلەت زەرەکە خۆ قابلە ئەوە زەرەر ناکە ئەو پارە ئەوەیە قەیوانی کڕیە ئەژی کڕیە ئەژیان کڕی ئەوە چیتەوە وێندە ئەوە زۆر خەتەرە ینی هەموو مەلەفی دەستگا پاڤێل کەم دەرەقەتی ئەژیرێ لەبەر ئەوەی ئەڵێن دوکۆمنتی باشی لەدەست حتا ئی پاڤێلیش حتا ئی تیرۆری مرادکانی کوردەش دەنگەرێن تۆماری دەنجیرەکەە ئەو شتانە هەیە لە بنەوە چێوچێ پێشترەکو گوتم شێخ زەعفەر بەرهەم ئەژی پاڤێل ئەوانە هەموو تەنسیقیان هەبوو لە لادانی لاهوری ئێستا هەموو تێکدری بەربوونە بە پێی ئەو خەبەرەکان تێکدری بەربوونە هەمووی داوای حسی خۆی دەکە ئەو شێخ زەعفەری ترۆ کرد کاک پاڤێل لەگەی ئەژی ترۆ کرد بەرهەم ساڵ ئیش ئەسە دێمە سەری ئەویش وا ترۆ دەکرێت بۆ ئەویش دەستی بە کێشە نانەوە کردیە لەچکو بەرهەمی شاد جەماوەرشی باشی ها مەحموود سەنگاوی هەیە نانی عەمەمین هەیە لەگەڵ ئەژی ئەمینی پەیوەندی خۆشە لەگەڵ شێخ زەعفەری ێزە تەنسیقیان هەموو تەنسیقەکەشەوە بوو کوڕی شێخ زەعفەری بتە سەرۆشی دەستگا ئەژی پلەیەکی زۆر گەورەی پێ بدرێتن لە دەستگای گەورەتر بی کەچی پاڤێل دەری کرد بەهەرحاڵ ئەو تەنسیقەی پشت پەردە هەیە ئیتر بۆیە شەڕەشی گەورە دروست بووە لە بنەوە من نازانم ئەتا کەنجینە دەتەقتەوە لە مەعبەینی ئەوانە ئەوە دەبینین وا بڕە بەوادرەکانی تەقیەوە و ئەو ڕووقەیوان گوتوێر ئەوەی خەت سلێمانی زادەی سەتی ئەوی سلێمانی ناکەم هێز دەجوڵێندرێ ترسی ململانەیەکان هەیە هەروادێ گەورە دەبیتن بۆ خۆتان دەبینن شێخ زەعفەر ترۆ کرایە بەس ئەوەی بزانم ئەگە بەرهەم ئەگەری زۆر هەیە هاوڕێیان نوێترین خەبەر بەرهەم ناتە سەرۆک کۆمار ئێستا بل ئەوەی ئەوە لۆ لەتیڤ ئیش دەکە بەخۆ بە شانازی لەو ڕۆژانە چارشەمەی پێشوو لە کۆبنەوەیکی مەکتەب سیاسی بۆ بڕوا بکە پێی گوتینەوەتی بەرهەم دەرناچی لەبەرەوەی نە سەدرەکان دەیدەنێ نە مالیکی شیعەکان زۆربەی دەیدێنێ و نە ئێرانیش ڕازگوۆیە لەگەری ئیتر یەکێتیم شەوەش بووە ئێستا دەترسێت کە کورسەکەی بدۆڕێ وەفدە چارڕەوانی بەغدایە کردی بۆ زانیاریتان چەند ڕۆژەکە بەس کەس نازان بەڕاست ئەمە نازانم چیە چ نییە
بەدواتچوون دەکەن ئەگەر هەیە بەرهەم بگۆڕتری لەبەر ئەوەی نسبەتی دەچوونی کەمە پارتی بەجددی قینیەیە قین هەراندا قینی لێگرتیە وەزعی بەرەمی خراپە ئێستاکە وەزعی لەتیفی ئەوەیە ئەو لەتیفە ئێستا ئیش دەکە پارتی قناع کردیە بێگومان ئەو وا بڕەبڕێکێتی قناع دەکات لە ئێستا وەز ئەگە خراپە پاڤێلیش تقریبا نەرم بووە لەگەری مێردی ئەبڵێتی پەریبەرزنجین مێردی قەشمەری خانەگە کورا هاوڕێ زۆر قەشمەری خانە برادر ئاگای لە وردەکارێ ئەیگوت ئەوە پاڤێل لەگە کوڕەکانی کۆسەر تەنسیق کردیە 50 دەفتەریان دەداتی وسکت بن هیچیشە نەکەن لوخان سەرپەرشیە و لێری دوهۆ بکەن قەشمەری خانەکە ئەو حزبە 50 دەفتەر بڕۆ لۆ خۆت لێ پێچینەوەش نییە کو سەرف دەکا کو سەرف ناکە حزبی تەڕەماشی مەعاش نییە زبرخانە زۆرە خۆ هەموو خۆشتر کاک پاڤێل دەرێ قبوڵمان نیە هانەی سلێمانی بکرێت کورە ملپان کەس جوندیەکەی مەلیکی دیدارە چێ دەرێ من جوندی مەلیکیمە زۆر خۆشەوەختی هێشتان پێڕانەگەیشت بوو دەرێ ئەوەیە یعنی تەڤری تونای سلێمانی کرد زمانی یعنی وای کرد هەموو ئەو شتانەوە دەکا پارتی یعنی قسەی بڕوە ئەوە ململانێ نییە پاڤێل لەگەڵ مەسروری دەکەی وەرە ماڵی بارزانی سەدان کەم کورتیان ئێوە لە سشتی جوان ململانەی لەگە بکە نەوەک ناڕەزایەتی خەڵک بقۆزیەوە بڵێ خەڵک بەرسی بکە تا بێتە سەرزادە هاوڕێیان یەک شتی کۆتاییم لە بیر چوبەر لەوەی ئەوە بین یەک پیلانی زۆر مەترسیداری ماڵی بارزانی هەیە لە هەولێرێ کە ئەوانە هەموو شتێکیان جێیان لێ نییە بڕوا بکەن هاوڕێیان مافیا بە مافیایەتی خۆی پرەنسیبی هەیە مافیای ئیتاڵی خیانەت ناکە ئافرەتی دەفرۆش درێژ دەبیت جەسەدی خۆی لەو بڕێک پارەیە زۆرە کەمە بە پێی نەوعی ئافرەتە نەوعی سەعادیانە دەفرۆشی بەڵام ئامادە نین خیانەت بکەن بەڵام ئەو دوو بنەماڵە چەتەیە دیتان ئێستا نیوە جگەلەوەی میت و طلعات حکوم دەکەن لە کوردستان ئەوان بەس باگراوندەکە و پارە دزینەکە هەیە هاوکات وەرە ببینە 1 ملیۆن بیانی لە عێراق لە کوردستان هەیە بەخۆی 5 ملیۆن 6 ملیۆن 1 ملیۆنیان هینە 650,000 عەرەبە با قسەک لەوەی ئەوە بین 650,000 عەرەبە لەو 650,000ەی کە بەشی زۆری سێ بەشی لە هەولێرەیە تا ئەنەوە عەرەبانە چێن یعنی ئەمە هەمومان لەگەڵ ئەوە دان کو ئەمە پەناهەندەین لە ئەوروپا بەڵام ئەمە پەناهەندەیەک نین خەتەر بینە سەر ئەمنی قەومی سوی ئەوروپی کەسمان سکاچی من تۆ هەرچی عەرەبی تەعریب و باسی و ئەنتی کوردە دەینی هەموو باسیەکانە لە هەولێرێ و لە فەیلق و زوبات و ئەمن و استخباراتەکانی لە هەولێرێ پارتی لە بۆ مەدانایە و هەمووشیان ملک و ماڵیان بەناو کرێتە ئەوانە هەموو لە هەولێرێ تازە ئەوە دەبنە بەشک لە خەڵکی هەولێرێ بە زۆرم مەسەڵەن ئەوەی بەعس لۆکەرکوچی لێمان دەکردە هەرا تەعریبیە کرد ئستا ماڵی بارزانی لە پێناوی بزنس لە پێناوی کرینی فرۆشتن بە خۆیان دێن لە پێناوی ئەوەی قەحپەکان سواری قەحپەکان من کە زۆربەی دیسکۆکان ئیماڵی بارزانیەکانە خۆ دیتان بڕۆم بپرسن کۆمەڵێک قەحپەخانە مەلها هەیە یەک کەس لە بۆ نییە یەک کێشە لێ دروستکە لەبەر ئەوی مڵکی گەورەی هەمووی ئیبرازاکانی مەسعود بارزانیە و دەڵاڵەکانی خزمەت گوزاریەکانی هەمووی ئی خۆیانە یەک کەس دەرێ ناوێری لە هەژنۆدە ئەوەی جارێک باسم کرد لای بەچی کا ئیوانە لە پێناوی بازاریان لە پێناوی کڕین و فرۆشتن 500,000 عەرەبی لە هەولێرە نیشتەجێ کردێ بەبێ ئەوەی یعنی ئێستا هەموومان پەناهەندەی دێنە دەرێ بەس کاچی من ئەوجە لەو سویدەی بڕۆن ئاو لە ستۆکۆڵمەی باکوور و باشوورەکەی پێشەش گەڕەچیان دایتە پەناهەندەی ئەوان کە نادەن ئەگە یعنی ئێستا من لە مەنتیقەی سویدیم بەڵام هەموو کوردانی ستۆکۆڵم زانن پەناهەندە لە چەند مەنتیقەیەکیان دانایە یعنی لە کاتێکدا ئەمە هیچ خەتەرین لە ڕووی ئەمنی قەومیەوە هیچ ململانێشمان نییە شانازیش بە سویدیۆ دەکەین کەچی ئەوە هەرچی بەعسیە هەرچی فاشیە هەرچی دژە کوردە هەرچی کوردیانی فال کردیا پڕی هەولێرەیە کردیا لە نوێترین و خیانەتترین شتی مەسرور بارزانی 100,000 شوقەی لە نازە چێ ئەو کۆمپانیای مەسروری لە هەولێرە دروست کردیا 180 فرۆشتە عەرەبەکان
هەشتا عەرەبی نیشتەجێ دەکات لە هەولێرێ. یعنی ئەگەر ئەو هەشتا هەزارە برم ئەو هەشتا هەزاری هەر یەکێ پێنج منداڵی هەبی 400 هەزاری کە لەسەر کورد لە ناو هەولێرێ ئەوە دەبی سبەی ئەوانە گیان لێ نییە ینی ئەوان بەس ئەو سەیری قازانجەکەی مەسرور بارزانانی سەیری ئەو قازانجەی ئەو ڕۆی دەکاتن 10 ساڵی تر هەولێر نیوە بە نیوە دەبی عەرەب لە بۆی دەبیتن خۆ لە ڕووی ئینسانیەوە هاوڕێیان ئەمە دەبی ئەو عەقڵە شۆڤینەی فرێ بدەین عەرەب برامانن جیرانمانن دەبی لە گەریان بژین بەس کاچی من کەس بووە بەقەت ڕێژەی کورد عەرەبی بینی لە شار و شارۆچکەکانی کوردستان دای بنەی مولک و ماڵیشی پێ بدەی و ئەو عەرەبانەش نەبی ئەو دۆستی کورد بن ئەو عەرەبانەی کە دەستیان سوورە بە تاوانی یەک بێکی خەڵکی هەولێرە و کوردستان چ خیانەت دەکات 100 هەزاری شوقەی نوێ دروست دەگرێ لە چێندەر هاوڕێیان بڕۆم بپرسن کۆمپانیا لا لە نازە چییە لە لای مەتاڕی لای بەعەرکەی لای کەس نەزانیە لە لای ئێمپایر لەگەڕەکی زێڕی مەسرور بارزانی پارە و قووەتی ئەو خەڵکەی بە کەیف خۆی لە تەعریب بەس گۆڕ و سەیری پارە دەکات هیچ چاقیان بە دروشم کەس نایەنەوە لە ئەحمەدی خانی و لە عادی قادری و کوری نازام لە پاسۆکی لە پێشترە بەڵام بە کردار لە حەسەن خەیری لە پێشترن شەوەشی ئارام هاوڕێیان شەوەشی ئارام ئایندەیان هاوڕێیان بڕوا بکە لەو مجامەلەم نییە بڕواژ بکە لەو دڵدانەوەم نییە ئەمریکا و ئەوروپا لە پارتی وێچێتی زۆر پەستن بڕوان پێ بکەن بەس جوڵە نمایە ئۆپۆزیسیۆنێک نمایە ئێمە دەزانین زۆر لێیان پەستن و ئامادەن شت بکەن بەڵام کاچی من بە خۆشمان تێماندان نییە تۆشماندانی خوان نایەن لە زیادت و شەڕ بکەن یعنی بەڵام خەڵک بجوڵێ بڕوا بکەن غەرب و ئەوانە ئەو دۆستە جارانیان نمانێ ناڵێم ئەوانش دەوڵەتی ئینتیازی ئیلای لاخیرینە بەڵام ئەو باوکەی ئەو دۆست و هاو ئەوەی بەلای کەم 2011یان نمانێ وەزعیان زۆر خراپە کورە زۆر قێزەوەنن لەبەرەوەی تشتی قۆڕە لەو 31 ساڵەی کردیان ئایندەی ماڵی بارزانی و تاڵەبانی ئایندەی پارتی وێچێتی تەنیا کاتە دڵنیا بن لە بەوەم نییە کاتە چ خۆش